بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد سيد المرسلين وعلى آله وأصحابه وأتباعه وأولياء أمته أجمعين إلى يوم الدين. ڕۆژوانانی ئازیز و خۆشەویست، سەلامی خوای گەورەتان لەسەر بێ. داواکارین لە خوای گەورە تاعەت و عیبادەت و پەرستشەکانی مانگی ڕەمەزان لە هەموو لایەکمان قبوڵکە و هەموو لایەکمان لە ئازادکردنی مانگی ڕەمەزانی پیرۆز بین. ئازیزان و خۆشەویستان، دوێنێ لە باسی گەورەی قورئان و پیرۆزی قورئان و قیرائەتی قورئانە، باسی قورئانمان کرد کە مانگی ڕەمەزان مانگی قورئانە و پێویستە موسڵمانان هەمیشە و دائیم لەگەڵ قورئانە بژین و ژیان بەرنەسەر، چونکە مایەی ئاوەدانی دڵ و دەروونیانە، مایەی سیراج و چرا و ئەنیسی ناوگۆڕیانە، مایەی سەعادەت و بەختەوەری دین و دنیایانە. قورئان ژیانە، قورئان بەرەودانە بە عەقڵ و بە مەعریفەت. قورئان ئەوەیە کەوا ئینسان لە دنیا و لە قیامەتە سەربەرز ئەکا و لە خوات نزیکاتەوە. ئەمڕۆ لەم نەسیمی ڕەمەزانە، لەم ئێوارانی ڕەمەزانە ئینشاءڵڵا هەر ڕۆژە و باسی هەندێک لەو سوورەتانە ئەکەین کە سوورەتی قورئان و بە تایبەتی باسی فەزڵ و گەورەیان کراوە، باسی پیرۆزیان کراوە. قورئان هەمووی پیرۆزە، هەمووی شیفایە، هەمووی منەویرە، هەمووی بەڕاستی ئینسان خۆشبەختەکە. بەڵام هەندێک سوورەت و هەندێک ئایەت لە قورئانە هەندێک فەزڵ و گەورەیان پێدراوە بۆ ئەوەی ئاگامان لێیان بێ، بەشدار بین لەو تەنویری قورئانە، لەو بەرەکاتی سوورەت و ئایەتانە، بە ئومێدی ئەوەی کەوا بتوانین بیکەینە سەرمەشقی ژیانمان و بیان خوێنینەوە و خۆمانی پێ خۆشحاڵکەین و ڕۆحمانی پێ ئاسوودەکەین و خۆمان لە هەموو تەنگەشە و ناڕەحەتیەکانی پێ ڕزگارکەین. ئازیزان و خۆشەویستان، یەکێ لەو سوورەتانە سوورەتی فاتحایە. سوورەتی فاتحە گەورەترینی سوورەتی قورئانە بۆ معلوماتی هەموو لایەکمان. سوورەتی فاتحە ئیمامی قورتوبی ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ نزیکی 12 ناویوە باس کردووە. 12 دانە ناوی هەیە. هەندێک لە عولەما ئەفەرمون لە 12 زیاتری هەیە. بوونی زۆری ناوەکانی سوورەتی فاتحە خۆی بۆ خۆی عولەما ئەفەرمون بەڵگەیە لەسەر گەورەی سوورەتی فاتحە، لەسەر پیرۆزی سوورەتی فاتحە. ئیمامی قورتوبی ئەفەرمێت سوورەتی فاتحە یەکێ ناوەکانی فاتحەة الکتاب، یعنی کردنەوەی قورئان، یعنی دەرگایەکە بۆ کردنەوەی قورئانی پیرۆز. فاتح یعنی کردنەوە. پێوێتێت القورئان العظیم، پێوێتێت القورئان، پێوێتێت الکتاب یعنی دایکی قورئان، پێوێتێت الوافیە چونکە بەڕاستی وافی و کافیە، کۆیەکی لە ناوەکان هەر کافیە بەڕاستی. سەبع المەسانی، حەوت ئایەتەکە کە بە بسم الله الرحمن الرحیمەوە. الشافی، ئەم قورئانە ئەم سوورەتی فاتحە پێوێتێت شافی چونکە شیفایە، ئاماژەی پێەکەین ئینشاءالله. الرقیە پێوێتێت دوعا، پێوێتێت سوورەتی حەمد چونکە ئەوڵەکەی بە ئەلحەمدولیلا دەست پێەکە. پێوێتێت ئەساس چونکە بەڕاستی ئەساسی قورئانە، بناغەی قورئان سوورەتی فاتحەیە. بەهەرحاڵ ئیمامی قورتوبی ئەفەرمێ ئەم ناوانەی هەیە. جا بۆیە عولەما و زانایانی ئێمە خوای گەورە لیان ڕازی بێ لە باسی فەزڵ و گەورەی ئەو سوورەتانەی قورئانێکیان مەسەلەی سوورەتی فاتحەیە کە ئاماژەیان پێ کردووە و فەرموویانە بە بەڵگەوە هەم بە قورئان هەم بە حەدیث پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. یەکێ لەو حەدیثانەی کەوا ئیمامی بوخاری و مسلم ڕیوایەتیان کردووە، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەبارەی گەورەی سوورەتی الفاتحەوە ئەفەرمێت کە ئومەتەکەی هان ئەدا زۆر بیخوێنن و زۆر دیراسەی بکەن، چونکە فاتحە بەڕاستی ڕوکنێکی نوێژیشە. ئەگەر لە نوێژەکەدا سوورەتی فاتحای تیانە بێ، نوێژەکە بەتاڵە و بۆیە هەموو مسلمانان لەبەریانە بۆ ئەوەی بەڕاستی فەزڵ و گەورەی ئەم سوورەتە لەدەست نەدەن. کراوە بە ڕوکنێکی نوێژ چونکە واتە و معنای هەموو نوێژی تایە. کافیە، شافیە، وافیە،
أساسا يعني أما معناه هم قرآني تيايا هيك لو حديثانا أبو سعيد خضري أبو سعيد كري معلا أفرمت كنت أصلي في المسجد فدعاني رسول الله صلى الله عليه وسلم رجع لرجاء من نيوش مخلنا ومزقوتها في غمري خواه بانجي ليه كردم مني براستين وجكم نبري نسم بدن بانغوازي في غمري خواه صلى الله عليه وسلم لباش نيوش في غمري خواه صلى الله عليه وسلم فرمي بانغم ليه كردي بونا هاتي بدن بانغوازك هموا وتم يا رسول الله كنت أصلي من نيوش مكروكاته في غمري خواه فرمي ألم يقل الله استجيبوا لله وللرسول إذا دعاكم لما يحييكم أي أو آيات قرآن النخو عند توكوا خوا فرميت ولامي خوا وبيغمبركي بنوا كادكوا بانتانكن بوشي بو كواد الله كانتان مردو زندوي كنوا بانتانكن بو سعادت بو بختوري أم صحابة بالرئيسة طبعا أم آياتي وكو تازبو دابزي و پیغمبری خوا بدابي جويا آوا بولاي فرمي قربان لبير مچو بهرحال پیغمبری خوا فرمي بانم كردي بو اويكوا ثم قال لي لو علمنك سورة هي أعظم الصور في القرآن قبل أن تخرج من المسجد أفرميت بانم كردي بو اويكوا صورتك زور قورت فير كم لقرآن في روس پیش اوی درچی لمزگوت دستی گرتن پیغمبری خواه صلی الله علیه وسلم لقد دست کردنا بیک و اروشن پیغمبری خواه فرموی نالی او صورت کامه که فیر دکم او صورت قورتنی صورت کانی قرآنی پیروزه بو نالی کام صورته الله منشن اي پیغمبری خواه کام صورته فرموی الحمد لله رب العالمين هي سبع المثاني والقرآن العظيم الذي أوتيته يعني ألا أخبرك بأفضل القرآن قال بلى قال الحمد لله رب العالمين أو كما قال في غمري خواه فرمي نالي كام صورتي كم أنا يفيرت كم تبالي في غمري خواه فرمي صورتي الحمد لله رب العالمين بسم الله الرحمن الرحيم يكردو سورة فاتحة يخوان دو تا آخر آياتي ولا الضالين آمين جاء خوش ويستان أم صحابة بالرئاسة أفرمي پیغمبر خواه فرمي سورة فاتحة قولتني سورة قرآن وحديث زور وارد بو لباري قولي سورة فاتحة حتى لحديثك پیغمبر خواه سيون دخوا فرمي والذي نفسي بيده ما أنزلت في التوراة ولا في الإنجيل ولا في الزبور ولا في الفرقان مثلها وإنها سبع من المثاني والقرآن العظيم الذي أعطيته پیغمبری خواه فرمی صلی الله علیه وسلم بو کسی جانی منی بدسته نازل نبوه هاوینی سورة فاتحة نلا إنجيلا نلا توراة نلا إنجيلا نلا زبورة نلا فرقانا هاویني سورة فاتحة كحو آية بسم الله أيوة پیغمبری خواه صلی الله علیه وسلم آبم شوازه أصحاب كاني فيري كارا چاقانا کرد كاري آسان پاداشتی زور گوره خوندنی سورة فاتحة خوندنی آسانه بلام پاداشتی زور گوره تیایه بلام معنای همو قرآنی تیایه بلام گوره ترینی سورة كاني قرآنه سلوسي قرآنه وكون مثل حديثا وارد بوا انجا حضرت پیغمبر خواه صلى الله عليه وسلم للرواياتك افهم يا جابر ألا أخبرك بخير سورة نزلت في القرآن قال قلت بلى يا رسول الله قال فاتحة الكتاب فيها شفاء من كل داء حضرت جابر أفرميت جابر كوري عبد الله أمام پیغمبر خواه أفرمي أي جابر خبرت بياندم بباشتني سورة القرآن قورتني سورة القرآن خير داتني سورة القرآن وتم أي پیغمبر خواه بر والله زورم پیغوشا فرمي فاتحة الكتاب سورة فاتحة بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين آمين يعني استجب يعني خواه أم فاتحة كامو دعاء
دعاء كان بيراكي نجا پیغمبری خواه فرمی سورة فاتحة ام سورة فاتحة شفاية چارە سەرە دەوایە بۆ هەموو دەردەکان خۆشەویستان قورئان هەمووی شیفایە بەڵام بەخصوص سورەتی فاتحە شیفایە کراوە بە ڕوکنێکی نوێش پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم من لم يقرأ بفاتحة الكتاب فلا صلاة له ئەوەی کەوا نوێژ ئەکا و فاتحای تیا نەخوێنێت نوێژەکەی بەتاڵە من صلى صلاة لم يقرأ فيها بأم القرآن فهي خداج يعني صلاة ناقصة پیغمبری خواه فرمی او کسی نوێژ ئەکا سورة فاتحای أم القرآن تیا نەخوێنێ خداجة نوێژەکەی نقصانە علماء فرمی نوێژەکەی بەتاڵە سێ جار ئەمەی دووبارە کردەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بويا حضرت أبو هريرة رضي الله عنه قال إنا نكون وراء الإمام فقال اقرأ بها في نفسك فإني سمعت رسول الله صلى الله عليه وسلم يقول قال الله تعالى قسمت الصلاة بيني وبين عبدي بنصفين ولعبدي ما سأل فإذا قال العبد الحمد لله رب العالمين قال الله تعالى حمدني عبدي وإذا قال الرحمن الرحيم قال الله تعالى أثنى علي عبدي وإذا قال مالك يوم الدين قال مجدني عبدي وقال مرة فوض إلي عبدي فإذا قال إياك نعبد وإياك نستعين قال هذا بيني وبين عبدي ولعبدي ما سأل فإذا قال اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين قال هذا لعبدي ولعبدي ما سأل أم حديث إمام مسلم رواياتي كردوها حضرت أبو هريرة فرميت حتى پیغمبری خوا فرمي اگر بدعاء إمامي شو نوشتان کرد ايوال نفسي خوتانا فاتحة بخوانن چونك فاتحة إمام بو ايوه حسيب نية چونك خوا فرميت من نوشم تقسيم كردوها لنيوان خوم وعبدكاني خوما كاتك عبدكم داوأك أنا ونوشكاو الله الحمد لله رب العالمين خوا فرمي عبدكي من سباس جزاري منه سباسي من يكر وكاتك الله الرحمن الرحيم أفرمي عبدكي من ستايشي من يكر وكاتك الله مالك يوم الدين خوا فرمي عبدكي من مني بقورزاني مجدي من يكر ملكي قران دوبو من فرمي تو خاوني ملكي تو خاوني دا صلاتي من أمر فرماني خم أدم بدستوا لكاتك الله إياك نعبد وإياك نستعين خوا فرمي عبدكم براستي أما لنيواني منو عبدكم آية كام عبد برسي منك عبادة بس بو منك ودعوي كومكي هل منك أم عبدم دعوك مني دعوي قبولكم كاتك الله اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين خواف من أما لنيوان منو عبدكم آية براسي عبدكم بأعرزو بأرداوك لا صلاة لمن لم يقرأ بفاتحة الكتاب إمام بخاري ومسلم روايتان كردوها جاء أما قولي فاتحة درخانا أمو سورتاني قرآن تنها سورة فاتحة كراوة بويكوا ركنيك بيلنا ونوجا هر كسيك نيخويني نوجا كي بتالا جا خوشويستان أحاديث زور لم باروا حتى پیغمبری خواه لحديثك لباري قوري سورة فاتحة وأفرميت عبد الله كري عباد أفرميت روجي كان پیغمبری خواه صلى الله عليه وسلم لا معنا أبو لو كاتا حضرت جبريل هات قسمتي پیغمبری خواه صلى الله عليه وسلم صوتك دنجك لآسمان كان وهات پیغمبری خواه سري بس كردوا فرمي جبريل طبعا خبري بيدا فرمي هذا باب من السماء فتح اليوم لم يفتح قط إلا اليوم فنزل منه ملك فقال هذا ملك نزل إلى الأرض لم ينزل قط إلا اليوم فسلم وقال أبشر بنورين أوتيتهما لم يؤتهما نبي قبلك فاتحة الكتاب وخواتم سورة البقرة لن تقرأ بحرف منهما إلا أعطيته رواه المسلم پیغمبری خواه فمی حضرت عبدالله كرة روشي پیغمبری خواه دانشون لا معنا حضرت جبرائيليش بينما جبريل قائد عند النبي جبريل لقمت پیغمبری خواه دانشتبو لو كاتا
لآسمانەوە دەنگێکاو پێغەمبەری خوا سەری بەرز کردەوە فەرمووی یا جوبریل ئەم دەنگە چییە؟ حەزرەت جوبریل فەرمووی ئەوە بەڕاستی دەرگایەک لە دەرگاکانی ئاسمان کراوەتەوە کە تا ئێستا نەکراوەتەوە و فریشتەیەک لەو دەرگاوە هاتەتە خوارەوە سەر ئەرز کە تا ئیسە و فریشتە دانەبەزیوە ئینجا ئەو فریشتە دابەزی و ئەوە سەلاممان لێیەکا و مژدەت پێ ئەدای پێغەمبەری خوا ئەفەرمێت خوای تەبارەک وتەعالا مژدەت پێ ئەدا بە دوو نووری زۆر گەورە کە بە هیچ پێغەمبەرێک نەدراوە و نایژدرێت یەکەمیان لەو نورانە سوورەتی فاتیحایە دووەمیان کۆتایی سوورەتی بەقەڕەیە هیچ کەسێک نییە بخوێنە ئیلا خوا پاداشتی زۆر زۆر گەورەی بۆ ئەنووسێت جا خۆشەویستان ئەمە گەورەی سوورەتی فاتیحە حتى أبو هريرة فرمت أن إبليس رن حين أنزلت فاتحة الكتاب على الشيطان هاواری کرد و دەستی کرد بە گریان و خۆی دارنی ئەو دەقە و سەعاتەی کەوا ئەو فریشتە دابەزی و سوورەتی فاتیحای دابەزان بۆ سەر دڵ و دەرونی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جا سوورەتی فاتیحە زۆر گەورەیە زۆر مبارەکە و ئەحادیث زۆر لەسەری وارد بووە بۆ نمونە لە حەدیثێکە کەوا دەیلەمی ڕیوایەتەکە لە کتێبی فردەوسا لە عیمرانی کوڕی حوسەینەوە ئەفەرمێت هەر کەسێ فاتیحای سوورەتی فاتیحا بخوێنێ و ئایەت الکورسی بخوێنێت لە هەموو ڕۆژەکە لە ماڵ خۆیانە لە ڕێگایە لە هەر شوێنەکە بیخوێنێ ئەو کەسە خۆی و ماڵ و ناڵی بەو نێتەوە خوێندوێتی لە چاوی جن و ئینس بە دوورە بێت لە نفوسیان بە دوورە بێت یعنی ئەوەندە گەورەیە سوورەتی فاتیحا و ئەبی ئومامە ئەفەرمێت ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ ئەفەرمێت پێغەمبەری خوا فەرمووی ئەم حەدیث ئیمامی تەبەرانی لە کەبیرە ڕیوایەتی کرد ئەفەرمێت ئەربەع چوار دانەشت بەڕاستی کەنزن لەژێر عەرشە یەکێک لەوانە ئوم الکیتاب یەکێک لەوانە ئایەت الکورسی کۆتایی سوورەتی بەقەرە سوورەتی کەوسەر ئەم چوارە لەناو قورئانە کەنز و خەزیانەیەکی زۆر گەورەی پڕ لە پاداشتن بۆ ئومەتی پێغەمبەری خوا یەکێک لەوانە سوورەتی فاتیحایە خۆشەویستان و هەروەها سوورەتی فاتیحا ئەوەندە گەورە و مبارەکە ئیسا زۆر جارێ خەڵکانێک دەڵێ ئەوە بۆ کابرا لەسەر قەبران فاتیحا خوێنێ یا بۆ لەسەر جەنازە فاتیحا خوێنێ ئەمانە هەموو عولەما و زانایان بە مدەلەلی و بە بەڵگەوە فەرمویانە عەبدوڵڵای کوڕی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ فەرموویە گوێم لە پێغەمبەری خوا بۆ ئەی فەرموو إذا مات أحدكم فلا تحبسوه وأسرعوا به إلى قبره وليقرأ عند رأس فاتحة الكتاب رواه البيهقي في شعب الإيمان أفرمي أم حديثة طبعا إمام البيهقي شعب الإيمان الروايات كردوه و هنا بيتي أفرميت كاتك كسك لأيه ومرد يكسر فلا يبكن بيبن مثلا بيشورن نوشي بكن جيري مدن خوتان جيري مدن بيبن بو شوني خوي أسرعوا به إلى قبري قبر مكاني خوي وليقرأ عند رأسي فاتحة با كسيك للفنا سريع فاتحة الكتاب كسورة فاتحة بيخوينت أو بويا سورة فاتحة علماء زانايان أفرمون بخوين ريد لنا وقبرستانا بركتك وارد أبي ومردو إسفادة إليكا لسر أمري بيغمري خواه صلى الله عليه وسلم أما حديث إمام بيهقي الروايات كردوها والبيهقي لا يروي موضوعات إمام بيهقيش حديث موضوعات الروايات ناقا خوشويستان علماء زاناني إما خلقيان فير كردوها خلقيان پرورده كردوها لسر سنة پروردهان كردون نك لسر بدعات وكو هنديك نزان ونفهم جاهل وعالم كواتا أم خوندني سورة فاتحة لسر قبرستانو لدواي ناشتني مردو وچون سر قبران أما بأمري پیغمبری خواه بوي كابرا قرآن خوينه كابراي واشي عوام نازانه قرآن لبرنيه خو سورة فاتحة نوجه لبريتي قورتني سورة كانو كنزي بهشتو كنزي جير عرشو أي خوينه خير وثوابك هديك أبو أو مردو بردو قبرستان كان دل نيابة بيغا دل نيابة أو قرآن السكينة والرحمة أبارينت هم بسر خويا هم بسر أو شونشا كوا براجي قرآن كي تاخذ كوا سر قبرستانكية سر مردوكية
وەکو چۆن پێغەمبەری خوان اقرأوا على موتاکم یاسین بەسەر مردوەکانان یاسین خوێنن ئەفەرمێ مردوویشتان ناشت ئێوە سوورەتی فاتحە بەسەرا بخوێنن لەبەر ئەمەیە سوورەتی فاتحە دانەراوە لەسەر قەبران و لەناو تەعزیەکانە بخوێندرێت جا خۆشەویستان و یەکێک لە معنای سوورەتی فاتحە ئەوەیە کەوا شیفایە بەڵام سبەی ئینشاءالله باسی گەورەی سوورەتی فاتحەکەین شیفاکەی و ئەو قیسە و بەڵگە و دەلیلانە لەسەر کە قورئان شیفایە بۆی بە وتارەکە درێژ نەکەینەوە بەڵام ئەوەندە بزانین ئێمە ئاگامان لە قورئان بێ قورئان هەمووی بخوێنینەوە دیراسەی بکەین بەڵام ئەگەر جاری وایشەیە مەجالمان نییە مەسەلەی ختمی قورئان بکەین یا لە ئیش و کارین خۆ ئەتوانی سوورەتی فاتحە بخوێنی سوورەتی فاتحە ئەو خەم و خێر و بەرەکەتی تایە لە دەستی مەدە ئەو هەموو معنای قورئان هەمووی لە فاتحەیە تۆ لەبەرتە لە دەستی مەدە ئەوە بۆیە عولەما و زانایانی ئێمە مەسەلە لە دوای بانگدایان ناوە لە دوای نوێژەکان دایان ناوە لە دوای مەسەلەی عەقدی نیکاح دایان ناوە لە مەسەلەی لە پاش نان خواردن و حەمد و سەنا دایان ناوە بۆ ئەوەی خوای تەبارەک وتەعالا بە بەرەکەتی ئەم سوورەتە پیرۆزە بە بەرەکەتی ئەم نورە سەکینەت و ڕەحمەتی خۆی بڕژێنێ بەسەر ئەو مجلیس و دانیشتن و سفرە و نیکاح و پرۆسەی هاوسەرگیری و مەسەلە مەجلیسی خێریانە یا مەسەلەی وتار و ئەمانە بۆی کە خوا بە بەرەکەتی ئەو سوورەتی فاتحە قبوڵی کا و نور و ڕەحمەتی خۆی بڕژێنە بەسەر ئەوە لەبەر ئەوەیە لەبەر پیرۆزی سوورەتی فاتحەیە کە هەمووی بە مدەلەلی لە قورئان و حەدیثە هاتووە خوای گەورە لە هەموو لایەکمان ڕازی بێ و لە هەموو لایەکمان خۆش بێ خوای لە تەپاڕێنەوە بەرەکەتی سوورەتی فاتحە و هەموو قورئان دڵ و دەرمان نورانی کەی بە نوری سوورەتی فاتحە و نوری هەموو قورئان بە نور و بەرەکاتی ئەو نور و بەرەکەتی کە بە پێغەمبەر و صالیحان و پیاوچاکانت داوە خوای عاقبەتمان و خێر گەڕی خوای حوسنی خاتیمان پێبەخشی خوای لە سوئی خاتیمە لامان دەی خوای لە خۆمان باوکو دایکمان خۆش بی خۆمان و باوکو دایکمان لە ئازەقیڕانی مانگی ڕەمەزان ژمار بکەی یا ربی خوای شیفای دڵ و دڕنیە وڵایەکمان بی شیفای نەخۆشەکانمان بی شیفای نەخۆشی خەستەخانەکانمان بی یا ربی خوای تاعات و عیبادە ڕۆژی مانگی ڕەمەزانمان لێ قبوڵ کەی یا ربی خوای گیان مەویسمان مەکە هەمیشە محتاجی ڕەحمەتی تۆ بین محتاجی مرد و نامردمان مەکە یا ربی خوای گیان بە ئیمان و بمانژێنەوە بمانفێنەوە زیندومان کردەوە لە بەڵاو باو نەخۆشی و ناخۆشی خۆمان و خاک و وڵات و ماڵ و منداڵمان پارێزاوکە لیباسی ئیمان و حیا و حورمەت تاج عیزت بکەرە سەرسەرمان بکەرە بەرگمان لە بێشەرمی و بێحورمەتی پارێزاومان کە یا ربی خوای حیا و ناموسمان پارێزاوکە یا ربی خوایان لە بێشەرمی و بێحیایی و فساد و تاوان و مەعسەد و قەتل و قیتال و زینا و فاحیشە پارێزاومان کە یا ربی خوای وڵاتمان پارێزراوکە کاربەدەستی وڵاتمان بۆ ئیسلاحکە ئیمان و ئیسلامیان بەرێ یا ربی خوایان بەر شەفاعەتی پێغەمبەرمان بخەی بەر تکای پێغەمبەرمان بخەی پێغەمبەر بانگمان بکات لە قیامەت دەرمان نەکا لەبەر سێبەری عەرشی خۆتا دامان بنێی یا ربی خوایان ئەمن و ئەمانی زیاتر بخەیتە وڵاتمان ئەم وەبا و نەخۆشی و کۆرۆنا و ئەنفلۆزای کە لە وڵاتمانە هەیە لە باقی وڵاتی موسڵمانان لە هەموو جیهانە خوایە هەڵیگرە لە سەرمان خوایە لە بەڵا و ناڕەحەتەکانی تر پارێزراومان کە خوایان بەهۆی کردەوەکانی خۆمانەوە یا ربی خوای سزامان بەدە بە ڕەحمی خۆت ڕەحمان پێ بکە بەڵا و وەبا و نەخۆشی و قاتی و گرانی و زەمین لەرزەمان لێ دوورخەوەرەوە آمين آمين أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين والسلام عليكم ورحمة الله وبركاته بحرمة سورة المباركة الفاتحة.